لە کەرکووک کۆڕێک بۆ نووسەر و وەرگێڕ یوسف شوانی بە ناوی وەرگێڕان لە نێوان ناپاکی و نمونەیدا سازکرا کە دوا بە دوای کۆڕەکە گفتوگۆیەکی چڕ و پڕ لە نێوان ئامادەبووان و ئەدیبان و نووسەری ئامادەبووی ناو کۆڕەکە بەڕێوەچوو. لەقەی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد ئێوارە کۆڕێکی بۆ نووسەر و وەرگێڕ یوسف شوانی ساز کرد. کۆڕەکە بە ناونیشانی وەرگێڕان لە نێوان ناپاکی و نمونەیدا بوو. کۆڕەکە لە هۆڵی ناوەندی دیالۆگ سازکرا و نووسەر و وەرگێڕ بە شێوەیەکی بابەتیانە شیکردنەوەی بۆ پرسی وەرگێڕان ئەنجامدا. دوا بە دوای کۆڕەکەش لەلایەن ئەدیبانی کەرکووکەوە گفتوگۆ لەبارەی ناوەڕۆکی بابەتەکە کرا. ئەمڕۆکە ژێتی نووسەرانی کورد بە هامانگی لەگەڵ دیالۆگ کۆڕێک بەمبەستی ئەوەی کۆڕێکی لەسەر گرنگیدان بە وەرگێڕان و وەرگێڕ لە نێوان ناپاکی و وەرگێڕان لە نێوان ناپاکیدا و لەگەڵ نمونەیدا. طبعا هەمیشە وەرگێڕ بە ناپاک ناوە بدرێ ئەڵێن وەرگێڕ خائینە و طبعا لە نووسینێکی ئیتالیەوە هاتووە کە هەڵێ المترجم خائن یعنی وەرگێڕ ناپاکە. ئەوە ئێمە ئامانەوێ ئەمڕۆکە لەم کۆڕەدا باس لەو بابەتە بکەین و عەکسەکەی ئیثباتکەین کە وەرگێڕ نابعەکسەوە وەرگێڕان پردێکە پردێکی ڕۆشنبیریە لە نێوان گەلاندا. پاش ئەوەی یەکێتی نووسەران وە شوێن و بارەگاکەی لەلایەن هاوڕێی ئازیزمان هەڤاڵ ستران عەبدوڵڵا نۆژەن کرایەوە و توانی کۆمەڵێک پێداویستی بۆ لقی کەرکووک یەکێتی نووسەرانی کورد دابین بکە. بەداخەوە ئەم ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکی حکومیە، بەڵام بەو پێی ئێستا بودجە و موچەی حکومی نییە، بۆیە ئەم لقەی ئێمە تۆزێک سستی بەخۆیەوە بینی بوو، کار و چالاکی نەبوو. ئەم هەڤاڵان و دڵسۆزانی خەمخۆر لە بواری ئەدەب و ڕۆشنبیری توانیان هاوکاریمان بکەن و ئێستا لقەکەمان خەریکە زندوو ئەبێتەوە. ئەمڕۆ بۆ یەکەمین جار پاش نۆژەنکردنەوەی کۆڕێک بۆ نووسەر و وەرگێڕ یوسف شوانی ڕێکخراوە. بابەتەکەشی بابەتێکی حەساس هەستیارە، وەرگێڕان لە نێوان نمونەیی و ناپاکیدا، کە ئەمە بەخۆی بابەتێکە لە کۆڕەکە ئینشەڵا ئێوە خۆتان ڕۆماڵی دەکەن. من نەمەوێت ئاماژە بەوە بدەم کە ئێستا بارودۆخی ڕۆشنبیری و هونەری لە کەرکووک زۆر چالاک و زۆر ئەکتیڤە. کۆمەڵێک دەستگای ڕێکخراوەی و ناوەندی ڕۆشنبیری و شانۆیی بە تایبەتی لە بواری شانۆ و بواری ڕۆشنبیریە کار و چالاکییان زۆر بەردەوامە. من زۆر جار ئاماژە بەوە دەم ئێمە لە قۆناغی هەفتاکانە کەرکووک لە ڕووی کار و چالاکی ڕۆشنبیریەوە یەکێک بوو لەو شارە ئەکتیڤانەی کە بەردەوام قسەی لەسەر ئەکراوە، کار و چالاکی ئەکرا. ئێستا من هەستەکەم خەریکە و قۆناغە دەگەڕێتەوە. کار و چالاکی زۆر باشەیە لە کەرکووکە، ناوەندی ڕۆشنبیری و چالاکی هونەری و کاری شانۆیی ڕۆژانە دەکرێت. ئەمە بەخۆی جێی ئومێدێکی باشە کە نووسەران و شانۆکاران و هونەرمەندان بە شکڵێکی گشتی کۆنسێرت و شانۆ و کۆڕی ئەدەبی و کۆڕی ڕۆشنبیری ساز بکرێ. هیوادارین ئەم کۆڕانە بەردەوام بێ. هیوادارین ئێمە یەکێتی نووسەرانی کورد لەگەڵدام و دەستگا ڕۆشنبیری و هونەریەکانی تر بتوانین هەماهەنگێک بکەین لە نێوان یەکتریە بۆی کار و چالاکی باشتر بۆ کەرکووک ڕێک بخەین کە ئەمە پێداویستێکی ژیانی زۆر زەروریە. هیوادارم لە کارەکانیان سەرکەوتوو بن، ئێمەش بتوانین کار و چالاکیمان بەردەوام بێت.